لە چوارچێوەیە و گۆڕانکاری و چاکسازیانەی کە حکومەت هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی و بوژانەوەی قاسە بەتاڵەکەی ڕایگەیاندووە، شارەوانی سلێمانی پرۆسەیەکی چاکسازی بۆ گەڕانەوەی هەموو ئەو زەوی و مڵکانە دەست پێ کردووە کە لەلایەن کەسانی دەستڕۆشت و سەرمایەدارانەوە دەستی بەسەردا گیراوە. بەپێی پرۆژەکەی شارەوانی سلێمانی هەموو ئەو زەویانەی کە پێشتر بە نادادپەروەری و لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکان دابەش کراوە لە هەموو ئەو کەسانە وەردەگیرێتەوە و دەگەڕێنرێتەوە بۆ سەر موڵکی گشتی. ئەنجومەنی وەزیران سەرقاڵی پرۆژەی چاکسازیە لە ناو حکومەتی هەرێمە. ئیتر ئێمە ژۆک و سەرۆکاتی شارەوانی سلێمانی حتمما پشکمان بەرەکەوێت، چونکە خاوەنی مڵک و ماڵێکی زۆرین، بۆتی خۆی گلەی و گازندەیەکی زۆر هەبووە لەسەر ئەو مڵکانەی کە شارەوانی سلێمانی هەبووە دراوە بە هەندێک کۆمپانیا و هەندێکەوە بەرهێنەر، بەڵام کاریان تیانە کردو کاری ئاڵوگۆڕ و فرۆشتن و کڕینی پێوەکەن. ئێمە بە هەمەهانگی بەڕێوەبەراتی گشتی وە بەرهێنان کە سوپاسیانەکەین لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە هەوڵمان ناوەکە ئەو ژمارە ئەو زەویانەمان ئاحسایی کردو تقریبا نزیگەی 20 پارچە زەوی لە سنووری شارەوانی کانی سلێمانیا بە هەمووی هەبووە کە تقریبا 6 پارچە زەویەکێتە سنووری ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە مەزەنە دەکرێت بە 200 دۆنم ئەکێتە منتیقەی قەرتۆغان و قولەریسی و هەندێک شوێنی جیاوازی ترەوە. ئێمە ئەو زەویانەمان بە بڕیاری دەستەی باڵایەوە بەرهێنان تێگەی بە ئەمری ئەنجومەنی وەزیران ئەو زەویان ڕادەستی شارەوانیە کردەوە دەگیرێ. ئێمە لە دوا ڕۆژە بۆ بەرژەوەندی گشتی خەڵکی سلێمانی ئینشەڵا بەکارێنین. ئەو پرۆژانەشی کە کاتی خۆی درابێت ئەمری ئەنجومەنی وەزیرانیان هەبوو بێت، بەڵام ئەو زەویانە بەکار نەهات بێتن، دەستی بەسەراگرت بێ. ئێمە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران شوێنەکان ڕادستی ئەوانەکەین و بە بڕیارێک ئەو زەویانە هەمی حیزی خێنە سەر وەریەگرینەوە. سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت لە گەڕانەوەی مڵک و ماڵی دەوڵەتدا چاوپۆشی لە هیچ کەس و لایەنێک ناکەن، بەڵکو هەر کەسێک لە پشت داگیرکردنی ئەو زەویانەوە بێت بەر شەپۆلی چاکسازیەکەی حکومەت دەکەوێت. هەر کەیسێک لەو بابەتانە هەبوو بێ، هەر کەسێکی لە پشت بوو بێ بە هەر سیفەتێکی کە هەبوو بێت لە ناو حکومەت و لە ناو ئەحزابی سیاسیە، ئێمە باشکرا ناوەکانیمان زۆربەی کات بە ڕاگەاندنەکان وتووە و ئەو داوایانەشی کە قەیدمان کردووە لە یاوانە بە داواکاری گشتی حتمما ناوی ئەو کەسانی تیابەوە و مێدەوارم و کاتە داواکاری گشتی یاخو فەرمانگەی دادگای سلێمانی کاری جدی لەسەر ئەو کەیسانە بکە هەر کەسێک و هەر بەرپرسێکن بتوانین ئیجراتی قانونیان لەگەڵا بکەن. چاوپۆشی هیچ کەسێک ناکەین و تا ئێستا نەشمان کردووە. شارەوانی سلێمانی دەیەوێت لە ڕێگەی ئەو پرۆسەیەوەی کە دەستی پێکردووە لە پاڵگەڕانەوەی مڵکە داگیرکراوەکانی حکومەتدا هەموو ئەو زیادە ڕۆیانەش لا ببات کە کراونەتە سەر موڵکی گشتی. ئەمەش وەک هەنگاوێک بۆ سەرخستنی ئەو پرۆسە چاکسازیەی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە ڕاگەیەنراوە. بەم دوایە حکومەت و حیزبەکان هەرێکە و لە لای خۆیەوە پرۆسەی چاکسازی ڕاگەیاندووە، بەڵام ئەوەی بەلای خەڵکەوە گرنگە ئەم هەنگاوانە دووبارە گیرفانی بەتاڵیان ببوژێنێتەوە. مەریوان ئەبڵا، کورتسات نیوز، سلێمانی.